لە شاری سلێمانی ئاهەنگێک بۆ پێدانی مۆڵەتی مەلایەتی بە پۆلێک لا زانستخوازان درا کە لە قوتابخانە شەرعیەکانی مەکتەبی زانانی کۆمەڵی دادگەری خوێندویانە. ئەوانەی دەبن بە وتاربێژ پێویستە 6 بۆ 7 ساڵ لە خولەکان بەردەوام بن و سەرجەم بنچینەکان و ڕێکارە شەرعیەکان بخوێنن. مەکتەبی زانانی کۆمەڵی دادگەری بە پێویستی زانی لەوەی کە بەردەوام لەکردنەوەی خولی پێگەیاندنی پێشنوێژ و وتار خوێن بێ بۆ ئەو کەسانەی کە خوازیارن ببنە پێشنوێژ و وتار خوێن. بۆیە ئەمە دووهەم وەجبەی ئەو کەسانەیە کە ئیجازە وەرەگرن و ئەمڕۆ حەڤە لە فێرخوازان فەقیانی زانستی شەرعی تاجی زێڕینی مەلایەتی ئەکرێتە سەریان کە لە ماوەی 2 ساڵا خوێندنەکەیان تەواو کردووە و پێشتریش هەمووی ئەوانە یا دەرچووی عەبدوڵڵای کوڕی عومەر بوون یا دەرچووی کولیەکانی شەریعەت بوون لە زانکۆکانی کوردستان. بۆیە ئەمڕۆ کۆتاییمان هێنا بەو خولە و بڵێن حەڤە لەو برابەڕێزانەمان تاجی زێڕینی مەلایەتی ئەکرێتە سەریان و ئەبنە ئەستێرەیەکی گەشت لە مزگەوتەکانە پێشنوێژی و وتاربێژی ئەکەن بۆ خوازیارانی مزگەوتەکانی ماڵی خوای پەروەردگار ئەوانەی کە بۆ جومعە و جەماعەت ئامادە بن. قوتابخانە شەرعیەکانی کۆمەڵی دادگەری بەردەوام لە هەوڵی ئەوەدان برەو با زانستە ئیسلامیەکان بدەن و ناوەندێک بن بۆ پێگەیاندنی سەدان مەلا و تاربێژی سەرکەوتوو کە ئێستا لە مزگەوتەکان و لە زانکۆکان خزمەت دەکەن. ئەو پرۆژە و بەرنامەی کە هەمانە بۆ پێگەیاندنی زانایانی مینبەر و میحراب بە تایبەتی لەم کات و سەردەمەی ئێستادا قەناعەتمان وایە ئەو مامۆستا بەڕێزانەی کە علومە شەرعیەکان تەواوەکەن و ئەیخوێنن پێویستیان بەوە هەیە کە بۆ ماوەی ساڵێک بەلایەنی کەمەوە دەورات ببینن بۆ لەبەرەوەی ئەو دەورەیە منهەج و بەرنامەیەکیان بۆ دا بنرێ کە بۆ ئەم ڕۆژگارە بۆ ئەم سەردەمەی ئێستا ئاگاداری هەموو جانیبەکانی ژیان بن. چونکە ئێستا مامۆستایانی بەڕێز مامۆستایانی مینبەر و میحراب دەبێت ئاگاداری تەواوی جانیبەکانی ژیانی کۆمەڵگە بن لە هەموو ڕوویەکەوە. ئەو کاتە ئیمام و خەتیبێکی سەرکەوتووە بێ بە فەزلی خوای گەورە ئەمانەی ئێستا ئیجازە وەرەگرن و مامۆستا بەڕێزانی کە لە مەکتەبی زانانی ئێمە ئیجازە وەرەگرن لەو مامۆستا سەرکەوتوانە دەبن ئینشاءڵڵا، چونکە دوای خوێندنی علومە شەرعیەکان بە وردی پاش ئەوە دەورەیان بینیوە، دوای دەورەکە ئیمتیحان کراون، دوای ئیمتیحانەکە مامۆستایان بە قەناعەتی تەواوەوە ئیجازەی عیلمیان پێداون بۆ ئەوەی کە ئەمڕۆ بۆ ئەم سەردەمە بە کەڵکی ئەوەیەن ئیمام بن یا ئیمام و خەتیب من لە مینبەر و میحرابەکان. مەراسیمەکە بە بەشداری کەساتیە ئاینی و کۆمەڵاتیەکان و زانانی ئاینی و یەکێتی زانایان بەڕێوە چوو. لە کۆتایی مەراسیمەکەشدا مەندیلی سپی بەخشرایە دەرچوانی خولەکە. ئێستا ئەوانیش ئەگەر هەلی دامەزراندنیان بۆ بڕەخسێت دەتوانن لە مزگەوتەکان ببن بە وتاربێژ و خزمەت بکەن. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.